باینتان باش ئەمڕۆ چەند ڕاهێنانێکمان ئامادە کردووە بۆ ناوچەی کەمەر چەند ڕاهێنانێکە ئەنجامی ئەدەین لە ئێستاە لەگەڵم دوو هاوکارەمە فەرموو با دەست پێ بکەین بەم شێوەیە دەتوانین چوار سێ بکەین هەر سێتێکیشی 15 بۆ 20 تکرار بێ زۆر باش ئەتوانین بە شێوەیەکی ئاسانی هەیە لە ماڵ ئەوانی کە ناتوان بێنە هۆڵە وەرزشەکانەوە ئەتوانن ئەم ڕاهێنانە لە ماڵەوە ئەنجام بن فەرموو بە شێوەیەک پەستانە خێنە سەر ئەم ماسوولکەیە تا کەمەرمان بە هیچ شێوازێک ناجوڵێنین بەڵام شێوەیەزێکی خواردبوونەوە دروستە بێ لێرەیە ئەمیش بەم شێوەیە دەستەکانمەتان نزیک ئەژنۆکان بەم شێوەیە کە پەستانە خێنە سەر ئەم ماسوولکانە زۆر باشە شێوازی دووەممان شێوازێکە بە دومبڵزیان ئەتوانن بە دەبەیەکی ئاو لە ماڵەوە ئەم ئەنجامی بدەن بەم شێوازێ بشار بۆ ناوچەی کەمەرە کە ئەتوان تەنها یاریەک نەبێ چەند یاریەک ئەنجام بن لە ماڵەوانێ بەم شێوازە مامۆستاجە ما دەست پێ بکەین ئەمیش کەمەرت بە هیچ شێوازێک ناجوڵێنی بەڵام جوڵەکە لە ڕێی دەستەوەیە بەم شێوە ئەمیش بە هەمان شێوە پەستانە خاتە سەر ئەم ماسوولکانەیت لا تەنیشتەکە زۆر بە شوێنەی و بە هێواشی زۆر باشە ڕاهێنانی سێەممان ئەمیش بە هەمان شێوە هەر بۆ لا تەنیشتەکانە بەم شێوەیە کە لەسەر ئەژنۆ بەڵام قاچی ڕاستمان یەکەم بەدڵی خۆ دەتوانین یان قاچی چەپت دابنێ یان قاچی ڕاست سەرەتا لە کامیانەوە دەست پێکەی لەوانە خۆت ئازادی بەڵام بەم شێوە ئەمیش ئەم تەمارینە ئەنجام ئەدەین فەرموو بەم شێوە ئەتوانن ئەنجام بین ئەمیش بە هەمان شێوە پەستانە خێنە سەر ئەو ماسوولکانە ماسوولکەکانی لا تەنیشت تکراری ئەم بەش چۆن حساب ئەکرێت ئەم تکرارانە مەسەلەن ئەتوانین ئێستا بڵین بەم شێوازە جارێک بۆ لای ڕاست جارێک بۆ لای چەپ بە یەک تکرار ئەتوانی ئەژماری پێیان حسابی بکەیت دوای ئەوە قاچەکان ئەگۆڕیت بۆ ئەوەی تەنها ئەم ماسوولکەی ئێرە نەجوڵێت ئەم ماسوولکەی ئەم لا تەنیشتش یانی لای ڕاست بەیان لای چەپ بێ هەردووکی بە تەوازن بجوڵێنین توانین ڕاهێنانەکە بە شێوازێکی زۆر باش ئەنجامی بدەین زۆر باشە ڕاهێنانی چوارەممان ئەم ڕاهێنانەیە ڕاهێنانی پێنجەممان ئەم ڕاهێنانەیە ببرن لێم تێکچوو ئەم ڕاهێنانێکە بە شێوەیەک هەردوو دەستەکان بخێنە پشتی سەرمانەوانێ بەم شێوەیە ئەنجامی ئەدەین فەرموو مامۆستاجان ئەمیش تا ڕادەیەک ئەم بەشەی سەر و کەمەر ئەجوڵێنە چکە پەستانی ئەخرێتە سەر لەلایەن دەستەکان و قاچەکانەوانێ بەم شێوە زۆر باشە زۆر باش اینجا شێوازی بەلای ڕاستکردما ئەتوانین بەلای چەپیش بیکەین زۆر باش زۆر خۆشمان ناچەمێنینەوە بۆی ئەو پەستانە نەکەوێتە سەر پشتمان کە بێتە هۆکاری ئەوەی کە تووشی پێکانێک بین لە چەند ڕاهێنانێکتر ڕاهێنانە هەوایەکان بێ بەم شێوێ فەرموو ڕاهێنان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بڕگەیە بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن دەشتان ساغ و تەندروست بن